ئەچینە لای کاکە ڕێباز. کاک ڕێبازیان فەرموو. عفو دکتۆر، من دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم دکتۆر جان. وەڵای من ئەوەی لە مفەکرە یاسایەکانەوە بیسبێتم، ئینسان خواجان سێ هێزی پێیاوە، ئەتوانین بڵێن هێزی سوڵتەیە و هێزی غەریزەیە و لەگەڵ هێزی عەقڵە. ئەبێ ئینسان خۆی ئەمانەیشان هەڵبژێرێت کە ئەقارەکەی بەرەو چ ڕێگایەکە ڕوە. بۆیە بێ ئینسان خۆی کەوتۆ سەر خۆی چ هێزەجان هەڵەبژێرێت، خۆی ڕوونیشە خۆی هێزەکان دیارە چی و چییە. بەس ئینسان دوای عەقڵەکە گوێ لە هەمووی باشترە کە بەرەو ژیانێکی خۆش و بەختەوەریە بات. هەشتی بوو ئەڵێ قسە بجاوە ئینجابی هاوە، ئەوان بە پێی من زۆر باشترە. زۆر سپاس کاک ڕێبازەوە. تۆ باسی قانونیەکەیەکی بەزێمە لە دەروونزانیە ئەڵێن منی باڵا ئەوەی کە ویجدانە زەمیرە محاسبە ئینسانەکە لەسەر کردارە خراپەکانی و منی نمونەیشمان هەیە لە دوو بەش پێکاتۆ منی با بڵێن منی باڵا. منی نمونەیەکە پاداشمانەکە لەسەر کارە چاکەکانمان. ئاستا تۆ شتێکی باشکە کەس پێی نازانێت نەفسیان خۆ مرتاحەبی ئەو بەشە کە پێڵە منی نمونەیی پاداشمانەکە خی گەورە ئەوەی بۆ داناوی لە ناوە. بەڵام ئەگەر شتێکی خراپیشکەین ویژدانمان بۆ دروست بوو بێ پەروەردەیەکی جوان کرابین هەتا بەین تەپوتلمانە و خەومان لێ ناکەوێت تا داوای لێبوردن لە کەسەکە ئاکەین چونکە زەمیر محاسبەمانەکە. ئەمە بەشەکەیە کە سوڵتەی لێپرسینەوەیە. بەشی دووەمی ئەوەیە منی ئینسانە واقعەکەیە، ئەوەیە کە عەقلیشی لەگەڵایە و بەراورد دەکا. هەم غەریزەکانیش بەشی سێمە ئەوەی لەگەڵ ئاژەڵا هاوبەشین، غەریزە جنسیەکان و هەموو شتە مادیەکانە. اینجا ئەم منی باڵایە گرنگە. کەسێتی ئینسان پەیوەندە بەمەوە کە فڕۆید و زۆر لە زانەکان ئەڵێن ئەگەر کەسێک تێکی سەرکەوتوی هەبوو، منێکی باشی هەبوو، ئەو کاتە حەز و ئارەزوەکانی ئەو یاخود غەریزەکانیش تێدەکا بە جۆرێک کە لەگەڵ یاسا و دابوونەریت و شەرعیشا بگونجێت کە لە ڕێگەی زەواجە بۆ من غەریزەی جنسیە مەسەلەن عدوان و توندوتیژیە لە ڕێگەی چوونە ناو ئەسایش و پێشمەرگە و پۆلیس و چی و لەوێ دەسەڵات بەکارێنێ هەم منی باڵاش لێی ناڕەنجە. ئەمە لە ناحی دەرونیەوە. ئەوەی خوای گەورەش هەر عین نشت سێ باسەکە سێ نفسە سێ دەروون هەیە. نفس اللەوامە ئەوەی لۆمەمانەکات، نفس المطمئنە ئەوەیە کە دڵنیاییمانەیاتێ ئەوەی بەشی دووەماتوانی، ئەوەی تریشیان نفس ئەمارت بسوو ئەوەیە ئەمرمان پێکا بە خراپە شەیتان و جەماعەتەکەیەتی. اینجا حتا ئەڵێن فرۆید ئەم سییان بەشەی لەوان لە قورئانەوە وەرگتۆ چکە فرۆید دوای قورئان لەدایک بۆ نەبێ بڵێ پێشەوان بوو بێ زەمانی یۆنانیەکان و فلاتۆن و شت و پێشەوەی قورئاندا بەزی بێ. جامە بەسم لێرە ئەمەی جەناب زۆر ڕاستە، بەڵام شتێکی شێ نابێ لە بیرمان بچێ. ئینسان چەند پەروەردەیەکی سەقەت بکرێ، چەند بەراورد بکەن بە یەکتری، چەند خاڵە لاوازەکانی پیشان بدرێ، چەند بێبەش بێ لە خۆشەویستی و لە ڕێزگرتن و لە ئەمن و ئاسایش و چی ئەمانش سەبەبێکن کە ئەناکەی ئینسان منی ئینسان ئیرادەکەی ئینسانە کوژن.